لە ناو بازاڕی یەڵەبجە بە شێوەیەکی مەیدانی پرسیار لە وڵاتانی شارەکە دەکەم لەبارەی و بودجە گەورەی کە بە قسە حکوومەت لە پرۆژەدا لە شارەکەدا جێبەجێ کردووە. هاوڵاتیانی وەڵامی حکوومەتی ماوە بەسەرچوو دەدەنەوە. هیچ شەوام نەبینیوە، هیچ دیار نییە. نازانم ئەوەنە ملیۆن دۆلار نازانم شتی وام نەبینی ئەو هیچ تیانی 4 ساڵە هیچ نەبووە لە هەڵابجە. مناڵم سیاسە و سویدیۆکە بۆ خۆیان یەک پرۆژەمان بۆ ئەنجام دەن. ئەو سایدەی لای ڕقی 12 دەواازەی شار لەگەڵ ئەو سایدەی لای خەستەخانەکان. ئەوێ 800 مەترە ئەوێ 340 مەترە شتێکی وایە. ئەم دوو پرۆژە بچووکیان بۆ ئەنجام نادرێ، ئەم 300 قسوورە لەکوێ ئەنجامدرا. بێتە حەداکەم لە حکوومەت لە وەزیری ئاوەدانی ئەو پرۆژانەی کە ئەنجامی داوە بڵێ ئەوە تا. ئەو پارەی بۆ چێ سەرف کردووە پشتی ملی بگرێ بڵێ پارەکە چی لێ کرد. ئەوە زیرە گوزارەمان تایە نەگەوتوانە لەوێ هەزار کۆمان تایە مناڵی بەشکێ بگرێ زانانی هەڵدە چی بکراوە چی مەنەکراوە. وەرە لەگەڵ منە ئەوان ناڵێن بۆ لەگەڵ مابزانانی چی کراوە چی نەکراوە. چی کراوە بڵۆ مەناظەمە گرێتی کاکە. دوو پرۆژە دیارە کاکە سۆگرێتی عالەمە زانێ ئادی کوا پرۆژەکانی ئەوان. لە ساڵی 95 کە پارتی لێرە بۆ ناوی ئەو پیاوە بەڕێزم بر هەتا ئێستا 133 پرۆژەنا هەتا ئێستا 33 پرۆژە بژمێرن. بەڵام پرۆژەی گەورە نەکشتی بچووک. بەڕاستی هەندێک شتی بچووکە کرێت 4 نەمان بناژیەوە من و تۆش دەتوانین بیکەین. ئەوە پرۆژە نییە هەژماری پرۆژە بکرێ. ئەو شتانە کە بە هەڵەبجە دیاربی هەڵەبجە بکات بە شار. ئێستەیش بۆ زۆربەی دایر و داوایرەکان بۆ ئیشی حکومی ئێستش ئەبێ بڕۆی سیارەکەت ناوی سیارەکەت ژینگە عنی تەحویلکردن ئەبێ لە سیمای بیکەی. بۆ خاتی خوا بۆ شەرم ناکەن بۆ تاریخ ناکەن. چالاکوانێکی کۆمەڵی مەدەنی دەڵێت کاری بۆ حکوومەت کردو و پارەکەی وەرنەگرتووەتەوە. دەژڵێت حکوومەت دەبوایە شەرم بکات پرۆژەیەکی ئەنجام نەدا و شارەکە هێشتا وێرانەیە. دەڵێت 133 پرۆژەی ئەنجام داوە. ئەم حکوومەتە بۆ تاریخ نابێتەوە بۆ شەرم ناکە. آخر زانیتی ئێستا پارێزگار دەڵێ ئێمە 268 ملیارمان داوا کردووە بۆ هەموو پرۆژەکان داوامان کردووە. حتا ئەمە تەرخانکردنیش نییە نازانم 390 ملیار و 560 ئەوەندە ملیۆن دینار لەکوێ جێبەجێ بوو. بۆ پێمان ناڵێ پرۆژەکان کامانن. من ئەوە تا تقریبا لە 18 چوارەوە بردۆزەری بەڕێوەبەری گشتکاڵم چا کردوێتەوە ملیۆنێک و 500,000 سێ مانگە داوا لە پارێزگاکەم ئەڵم پاک ئەو پارەمە بۆ بگەڕێنەوە. هەتا ئێستا بۆیان نەگەڕاندومەتەوە باشە ئەڵە نیمانە ملیۆنێک و 500,000 بۆم چاکردونەوە. اینجا ئەمەی کە ئەم پرۆژانە کە کراون بە پرۆژەکانی خەیریشەوە کە کراوە ئەوە ناکات دیارە لەوە پرۆژەکانیش بخەیتە سەر ئەوەی کە بە خەیری کراوە. نازانم بەڕاستی ئەمە بۆ شەرم ناکەن بۆ تاریخ نابنەوە. لە هەڵەبجە بەشی زۆری پرۆژەکان ڕێکخراوە بیانیەکان و خێرخوازانی سنوورەکە جێبەجێیان کردووە. تەنانەت بەرپرسانی ئیداری ئاشکرایان کردووە کەمتر لە 12 ملیار دینار پرۆژە ئەنجام دراوە. بەڵام حکوومەت ڕایگەیاندووە 133 پرۆژە و 390 ملیار و 743 ملیۆن پارەیان بۆ پرۆژەکان خەرج کردووە. ئەمە لە کاتێکدایە هیچ پرۆژەیەکی استراتیژی لە شارەکەدا بەدی ناکرێت. کابینەی نوێمی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ڕایگەیاندووە 133 پرۆژە و 390 ملیار دیناریان لە پرۆژەکانی پارێزگای هەڵەبجەدا خەرج کردووە. هاوڵاتیانی هەڵەبجەش ڕای دەگەێنن ئەوە عەرز و ئەوە گاز چەندانەیەک لەو پرۆژانەمان بۆ دەستنیشان بکەن. ئەماش یەکێکە لەو پرۆژانەی کە بە تەواو نەکراوی بەجێڕراوە. ساما فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.